دەنگدانی تایبەت بۆ ئەنجومەنی نوێنەران لە هەرێمی کوردستان و عێراقدا بەڕێوەچوو. لە کاتژمێر 7 بەیانیەوە دەرگای ناوەندەکان بە ڕووی دەنگدەرانی تایبەتدا کرایەوە. لە کاتژمێر 6 ئێوارەش کۆمسیۆن پرۆسەی دەنگدانی ڕاگرت و بەهۆی سستی پرۆسەکەشەوە ژمارەیەکی زۆر لە دەنگدەران نەیانتوانی دەنگ بدەن. ڕستمەگرن ئێمە ئەوەی پێمان کرا بتوانین بێتمان خۆمان سێ-چوار حاڵەتمان بەدی کردو پێمان سڕیوەتەوە و سڕیوێتەوە دواوەش بڵێن عملیەکە تۆزێک خاو ئەڕوا بە پێی ئەوەی کە ئەو پەنجەی دەنگدانەکەی کە ئەدرێ جاریوان ناخوێنرێتەوە. بەهۆی ڕێوشوێنەکانی کۆمسیۆن و دروستبوونی قەرەباڵغی لە ناوەندەکانی دەنگداندا بەشێکی زۆری ناوەندەکانی پارێزگای سلێمانی لەلایەن کارمەندەکانی کۆمسیۆنەوە بە ناچاری بۆ ماوەی کاتژمێرێک پرۆسەی دەنگدانیان ڕاگرت. با بڕوای چاودێرانیش ئەو کەم و کورتیانە کاریگەری نەرێنیان لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان دروست کردووە. بەڵێت تەسیری زۆرە چونکە تا ئێستا نزیکەی وەکو بۆ پێودا تا بێت لە 150 بە تاوەتی دەنگی نەداوە. 2 ساعتیشی دەنگداماوە کە ساعت 6دا بخرێت و جیازەکە خۆی قفڵی بکات. خەڵکێکی زۆر دەنگی پێ نادرێ و دەنگدەرێکی زۆر ئەگەڕێتەوە ئەبێ احتیمالە تووشی زەجە و دەنگ و بۆڵەبۆڵی و دەنگدارانە بدرێت. لەبەرەوە ئەگەر عملیەکە سەریعتر بکرێ بۆی ئەو خەڵکی کە دەنگی نەداوە دەنگش بدە ئەژینان نیوەی مافی دەنگدانی نامێنێت. لە هەرێمی کوردستاندا نزیکەی 190,000 دەنگدەر مافی دەنگدانی تایبەتیان هەیە. زیاتر لە 82,000شیان لە سنووری پارێزگای سلێمانیدان. بە پێی وتەی چاودێران پرۆسەی دەنگدان بەدەر نەبووە لە کەم و کورتی و بەهۆی سستی و لە کارکەوتنی ئامێرەکانیشەوە پرۆسەکە بە هێواشی بەڕێوە چووە. بە پێی ئەنجامە بەرایەکانیش لە 65 بۆ لە 70 دەنگدەران بەشداریان لە دەنگداندا کردووە. سەرەڕای مانەوەی ژمارەیەکی زۆر لە دەنگدەران لە ناوەندەکانی دەنگدانی هەرێمی کوردستاندا. بەڵام کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وادەی دەنگدانی درێژ نەکردەوە و لە کاتژمێر 6 ئێوارەدا کۆتایی بە پرۆسەی دەنگدان هێنا. ئەحسان ساویر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.